کارگەی دۆشاوی تەماتی شارەزوو تەمەنی یەکێکە لەو کارگانەی کە لەلایەن بڵێن وەزارەتی پیشەسازی و بازرگانیوە دروست کراوە و وەزارەتی کشت و کاڵیش دەعم و پشتیوانێکی زۆر گەوری کردووە و لە ساڵانی ڕابردووشە هاوکاری کارگەکە کراوە بۆ دابینکردنی کرێی گواستنەوەی ئەو بەرهەمی تەماتیکە لە شارەکانی ترەوە هێناوەتی بۆ کارگەکە بۆ ئەوی بتوانێت پاڵپشتێکی کارگەکە بکات و کارگەکە بکەوێتە سەر بێخۆی. دەستمان کردووە بە وەرگرتنی تەماتە و ئەو تەماتانش کە وەری ئەگرین لە دەشتی شارەزور و کەلار و هەولێرە، بەڵام بەداخۆ نەمانتوانیوە تەماتەی دهۆک وەرین تەنها و تەنها ئەویش بەبوونەی کرێی گواستنەوەکەی لەوێەوە گرانترە ئەگینا تەماتەکەی ئەوانی زۆر تەماتێکی جوانە و ئەو تەماتانش کە داغڵی کارگەکەمان ئەبێ هیچ کێشەیەکی نییە بەپێی فەحس و بەپێی ئەوەی کە ئێمە فەحسی بۆ ئەوکەی هیچ کێشەیەکی نییە وەرمان گرتووە و دۆشاکی جوانی لێ دەرچووە. شەوزێدە و تەماتی لێرە هەیە تامەکەی ترشەوە ئەوەندە ئاوی نییە کە بۆ دۆشاو ببێت ئەوەی لێرە هەیە جیاوازە؟ نانا بە پێچوانەوە ئەو تەماتەی کە لێرە هیچ کێشەیەکی نییە و بگرە زۆر جوان و ئێمە زۆر لێشی ڕازین ئەم ساڵ بزات ئەم ساڵ لە ساڵەکانی تر نازانم بەبوونەی کەشوهاوایەکی زۆر جوانترە و بریکسی زۆر باشە و هیچ کێشێکی نییە. کێشە گیرۆگرفتێکتان هەیە لە وەرگرتنی تەماتە چزانم بە بازارکردنی بەرهەمەکانتان؟ وڵا بە بازارکردنی بەرهەمەکانمان کێشەمان هەیە لەبەر ئەوەی کە حکوومەتی عێراقی هەستا بە تەوزیعکردنی فۆرمی خۆراکی ئەو دۆشاوی کە هێنێ بزانم لە سینەوەی هێنێ ئێمە چەند جارێک پەیوەندیمان پێوەکردن کە قەرار بوو دۆشاوەکەمان لێ وەرگرن بەشی کوردستانی بن بەێمە بەس تا ئێستا ڕێک نەکەوتووە، بەڵام ئێمە خۆمان تۆزیعمان کردووە بە زیاتر ئێستا ئەینێرین بۆ وڵات ئەوروپیەکان بۆ بەریتانیا بۆ هەموو وڵاتە ئەوروپیەکان بۆ هەموو وڵاتە عەرەبیەکان نردومانە لەخوای گەورە بە زیاوی هیچ کێشێکی نەبووە. وڵا لە سیسایاقوانی تەماتەکەمان بۆ دۆشاو عیبی نییە. بەرهەمیم تەماتە لە ڕووی سعرۆ هیچ نەبوو 0 ئەی لە ڕووی بەرهەمی دەرەجەیەکە باڵێ ئەمی دەشتی شارەزوو منتیقی سیسایاق و ئاوایەتەوە تا خوڕماڵ و هەڵەبجە و لێرە بەچەند لێتان وەرەگرن و لە عەلۆ بەچەند وەرەگرن؟ لێرە 150 دینار و لە عەلۆش تقریبا هەر 150 200 دینارە. تەماتەکەی باشە بۆ دۆشاو بەعمەلیێت؟ بەڵێ دەرەجەیە. ئەی بۆڵێن تەماتی دەشتی شارەزوور بچووکە و ترشە و آخر سێ نوعی تەماتە تقریبا 5 نوعی هەیە، ئەمە سێویەکەیە بۆ دۆشاو دەرەجەیەکە. ئەوە چاوەگاکە و پەمەیەکە هەیە وردەکە ئەوە زۆری بۆ لەگەڵ چێشتوشتا خۆشترە تاکو بەت بۆ دۆشا. ئەمساڵ حەقی زەحمەتتان دەرکردەوە نەوەڵا بگرە زەرەریش ئەوەی دەم لێنی خەچ کردبێ باڕ ناگەم چی بۆ بگرێتە.